سڵاوتان لێبێ خۆشەویستانی کەناڵی کورسار نیوز ئەم کات و هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە دیدارێکی تایبەتە دێنەوە لاتا من هاوکا قادر پرسی سەرەکی گفتوگۆ و دیداری ئەمڕۆمان ڕووداوە خێراکانی ئەفغانستانە ئەفغانستانێک کە وڵاتێکی پشتگوێخراو هەروەها دوورە دەست لە هەموو شتێکەوە بەڵام بۆتە شانووی ڕووداوە جیهانیەکان لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا بە دیاریکراوی لە 2011ەوە لە پاش ڕووداوەکانی سێپتەمبەری ئەمریکا ئەم وڵاتە بووە پێگەیەک بۆ ئەوەی کە چاوی دنیای بچێتە سەر لە پاش 20 ساڵ دەچێتەوە هەمان دۆخ ئەمجارە ئەمریکا پاشەکشێ دەکات تاڵیبان دێتەوە و کابول دەگرێت دیداری ئەم ڕۆمان تایبەت لەگەڵ بەڕێز مەلا بەختیار سیاسەتمەداری کوردستان کاک بەختیار سوپاس بۆم دەرفەتە سەرچاو سوپاس دەکەین هەڵبەت ئەفغانستان و کابول و گەڕانەوەی تاڵیبان ناونیشانی میدیایە لە ئێستادا هەموو جیهان باسیەکات پرسیارێکی سادە ئەوەیە تاڵیبان بۆ گەڕاوەتەوە و چۆن گەڕاوەتەوە بەڵام مانای قوڵی هەیە لە 2014دا پێشبینی ئەم گەڕانەوەیت کردووە خوێندنەوەت لە ئێستاە چۆنە؟ بەڵێ بەداخەوە پێشبینیەکەم هاتە دی هیچ پێم خۆش نییە پێشبینیەکەم هاتە دی ئەم پێشبینیە لە کۆڕێکی کەلار بوو 2014 بوو ئەم پێشبینی ئەمەم کردبوو ئەم پێشبینی هاتنی داعشم کردبوو ئەوەی داعش 3 مانگ دوایەوە هاتە دی قرار بوو ئەمەی ئەفغانستانیش لە سەردەمی ترامپا لە دوای 6 مانگ هاوپەیمانی بکشێنەوە و من پێم وا بوو ئەگەر ئەو ساش بکشێت هاوپەیمانی ئینسیحابیان بکردایە هەر ڕووی ئەدا لەژێر فشاری یەکێتی ئەوروپا و کۆمەڵک لە وڵاتەکان و لە ترسی هەندێک وڵاتانی دەوروبەری ئەفغانستان ناکۆچەکار ئاراشتەی تریان وەرگرت بۆی ئەمریکا مایەوە ئەو ساڵانە مایەوە ئێستا بەڕاستی سەرۆک بایدن ئەم بڕیارەی داوە و بووە بە هەڵا لەسەری لە هەموو دیگە بووە بە هەڵا لەسەری کۆمارەکان هەموو زدین ڕۆژنامەکانی دنیا هەموو زدین یەکێتی ئەوروپا ئابڵق بووە هەموو سەرۆکەکانی دنیا بە دیار تەلەڤیزیۆن و بە دیار هەواڵەوە دانیشتوون دۆخێکی زۆر زۆر هەستیار دروست بووە ئاڵۆز دروست بووە دەرگاکانی ئەگەری جۆراوجۆری سیاسی ئەمنی تیرۆریستی کەوتۆتە زەرپشت لە مانتەقەکە ئەمەش پەیوەندی بۆ پێشخانەوە هەیە کە ڕابردووی تاڵەبان هاوکات کە هاوپەیمانی قاعیدە بوون ئەمانە بەڕاستی حکومڕانیەکەیان ترسناک بووە بە نسبەت خەڵکەوە بە نسبەت دەوروبەرەوە و 11 سپتەمبەریش خاڵی وەرچەرخان بوو بۆ ئەوەی هەموو دنیا ڕابچەڵەکێ زدیان دژیان ڕابچەڵەکێ دوو ئەنجامی گەورە ئەدا بەدەستەوە ئەم سەرکەوتنی تاڵەبان یعنی دوو بەرەنجام ئەدا بەدەستەوە نەک ئەنجام با بڵێم یەکێکی ئەوەیە کە هیچ دەوڵەتێک ناتوانێت تەنها پشت بە دەستێوەردانی دەرێکی ببەستێت و پشتیوانی دەرێکی چەند بەهێز بێ چەند بە ئەمکانێت بێ چەند وابێ چەند وابێ لە نەتیجە دەوڵەتە گەورەکانیش بن هەر ئەکشێنەوە 20 ساڵە باشترین وڵاتانی دنیا لە ئەفغانستانن 20 ساڵە تەنها ئەمریکا 2 تریلیۆن و 18 ملیار دۆلاری سەرف کردو لە 20 ساڵە تریلیۆن ینی ملیار مەگە بە قسە خۆش بێت ڕقەمان 2 تریلیۆن و 18 ملیار دۆلار سەرف کراوە لە ئەفغانستانە لە نەتیجە ئەمریکا بڕیارەدا ئەکشێتەوە بەم شێوە کشانەوەیە شێوەیەکی دراماتیکی بوو بەڕاستی هەڵەیەکی گەورە بوو باشە خاڵی دووەمیش با باسکەم خاڵی دووەم ئێستا هەموو لێکدانەوەکان لە دەوری چی کۆبووەتەوە لە دەوری ئەو کۆبووەتەوە حکوومەتی ئەفغانستان حکوومەتی گەندەڵ بووە 350,000 هێزی چەکداریان بووە 200,000یان بەندیوار بووە هەموو جومگەکانی دەسەڵاتی ئەفغانی گەندەڵ بووە لە گومرگیانەوە لەسەر حدودەکانەوە لەسەر هەموو شتەکانەوە گەندەڵ بووە تۆ بزانە یەکەمین جار شەڕی سەخت لەسەر
حدودەکان بوو چونکە گومرگ لەوێ بوو کە ئەویان کۆنتترۆل کرد کشان بەرەوە ناوەندی کۆنترۆل کرد گردیانەوە کۆنتترۆلیان کرد گردیانەوە سیرکە شەر لەکوێوە دەست پێکا لە سەرچاوی گەندەڵێکەوە دەست پێکانێکە یعنی گەندەڵی ئەم قسەیە زۆر پێ گرنگە خوێنەری کورد بینەری کورساتی ئازیز لە منی وەرگێ گەندەڵی ئەوە خراپە ئەوە خراپە حکوومەتێکی و حرەکەتێکی و تاالبان سەرخوا سەری دەوڵەتێکی شەخوا سەری دەوڵەتەکە خواوە هیچ کە تاالبان سەرکەوت دیارە سەری دەوڵەتەکەی خواردووە کاوەختیار ئەوە خاڵێکی زۆر جەوهریە ئەمریکا چۆن هەڵخەڵەتێنراوە بۆ ژمارە قەبە گەورەیە و دواترەوەش دەرەنجامەکەیری بەس لە ناوەڕۆکی دیدارەکە زیاترە چینە لای کۆماریەکانی سەردەمی جۆرج بوشی کۆڕ هاتن ئەفغانستانیان گرت بەستا دیموکراتەکان ئەکشێنەوە ئەمە چی دەرەخات ئەمریکیەکان ناکۆکن تەنانەت لە بەڕێوەبردننی سیاسەتی دەریشەوەیان بە تایبەتی ئەو دوو پارتە سەرەکیە بێگومان ئەم دوو حزبە زۆر ناکۆکن دیموکراتەکان لە سیاسەتی باڵێ چەسپاندنی دیموکراسی و چارەسەرکردنی کێشە سیاسەکان کێشە کۆمەڵایەتیەکان لەمانە دیموکراتیشن و کەچی محافظکاریشن چۆن کۆ بێتەوە وا کۆبەوە محافظکاریەکەیان علاقەی بە ستراتیژی ناوخۆی ئەمریکا ستراتیژی ئابووری ئەمریکاوە هەیە کە فەلسفەی پراگماتیک جێبەجێەکە نەمانە یعنی فەلسفەی قازانجگەرایی جێبەجێەکەن دیموکراتەکانی زۆر قازانجگەران کۆماریەکانیش قازانجگەران زۆر قازانجگەر دووچیان بەڵام دوو شێوەی حکومڕانی لە ناو وڵات و لە دەروی وڵات بە دوو شێوەی جیاواز سیاسەتی خۆیان پیادەکەن یعنی جاری وایە ئەبینی کۆماریەکان ڕادیکاڵترن سەیری مەسەن جۆرج بوشی باوک عێراقی لە کۆیت شکان لە قۆناغی یەکەمە بوشی کوڕ سەدامی ڕووخان سیرکە ئەگەر چی بۆ حقیقەتیش بڵێن قانونی ڕزگارکردنی عێراق لە سەردەمی کلنتن موافقەتی لەسەرکرا کە دیموکراتەکان بوون قانونی ڕزگارکردنی عێراق وە بە بەردەوامی هێڵی 36 بە بەردەوامی لە سەردەمی 8 ساڵی سەرۆکایەتی کلنتن و دیموکراتەکانە فڕۆکەی ئینجەرلیک و ئەمریکا داوچەکانی ئێمەی پاراستووە و هەموو جارێکیش هەر سەرکێشیەک لەلایەن سەدامەوە کرابێ فڕۆکە چۆ لێ یاوە ئەمە بووە بەڵام دیموکراتەکان حەسبیان نەکرد لەگەڵ سەدام کۆمارەکان حەسبیان کرد و ڕووخانیان باشە ئەم کۆماریانە و ئەم دیموکراتانە وا وێنە یەتە بەرچاومان لە جێبەجێکردنی سیاسەتی دەرەوەیە هەنێ جاوتی ئەمریکا تەماشای 50 ساڵی داهاتوو ئەکات بەڵام لە حاڵەتێکی وایە تۆ پێشبینیت کردووە لە 2014 بەس چاوەڕوان بووی بەم خێراییە بکشێتەوە بەم پەلە پرۆزێ فریای هەنێ جاوتێ دیبلۆماتکارەکانی خۆشیان ناکەون بە باشی وێنەکان دیارن تەنانەت هاوکارە ئەفغانیەکانیشان بەجێ هێڵن سەرۆکی ستادی سوپای ئەمریکا پێرێوتی ئێمە چاوەڕۆمانمان ناکرد بەم زووە سوپای ئەفغانستان وای بەسەر بێت و تاالبان بێتە ناو کابول و ئەو سەیرەوەیە تاالبانەکان خۆشیان وتیان خۆشمان چاوەڕوانمان نەکرد بە زووە بچیتە ناو کابول سیرکە ئەو معنای چی یعنی قسەی ئەمریکا لەگەڵ قسەی تاالبانەکان بەراورد کە هیچیان پێشبینیان نەکردووە تەوقیعیان نەکردووە وابێ معنایەوەتە حکوومەتەکە زۆر فشۆڵ بووە فشۆڵتر بووە لەو تەوقعی کە کراوە بەرامبەری بۆیە وازوو ئینهیاری کردم حکوومەتە باشە کار وەختیان دەستگای هەواڵگری ئەمریکایەکێکە لە بەهێزترین CIA ئەو خۆی لە ناو جەرگی ڕووداوەکانە بووە ئەو هێزانش پەروەردەی دەستی ئەمریکا بوون ڕاستە ناتۆ ئەوانیش لێ بن بەس ئەمریکیەکان هەموو شتێکیان کۆنتترۆل کردووە واتە دەستگای هەواڵگری ئەمریکاش نەیتوانێت و پێشبینی حاڵەتێکی وا بکات بۆ وڵاتە دەستگای هەواڵگری ئەمریکا بەسەر پێرەوتیان سێ مانگی تر تاالبان دێنە ناو کابول و سێ مانگەکە بوو بە 3 ڕۆژ بەڵام کاگە خۆ ئەمریکا خۆی ئەی بۆ 11 سپتەمبەری کەشف نەکرد دەستگای هەواڵگری ئەمریکا ئەمریکا داغان کرا خەمودایش کت و پڕ بوو بەس ئەمە پلان باودارڕژان هێزێک دێتەوە خۆ ئەگەر دەستگای هەواڵگری ئەمریکا ئەوەنە زیرەکن ئەوەنە کونجو کە لەبەری دنیا هەواڵیان بۆ ئەڕوا خۆ نەدەبوو لە ناو وڵاتی خۆیانە لیان بقومێ
بۆ نەیانتوانی هەموو دەستگا هاواگرەکانی دنیا بزانن داعش ئەم هەموو چەک و سیاری چۆن کۆکردێتەوە لە پڕ مووسڵ داگیرەکە لە پر سڵاحەدین داگیرەکە لە پشخەرەکانی تر داگیرەکە بە خاشە خاتە ژێرمەترسیەوە سوپای عێراقی ئینهیارەکە لە کاتێکدا ئەمریکا و دەستگا هاواگرەکەی و مانگە دەستکردەکانی و بەسەر عێراق ئەسوڕەنەوە داعش چۆن توانی هەزاران سیارە کۆکاتەوە هەزاران چەک کۆکاتەوە نەخشە بکێشێ لە هەموو دنیاوە چەکدار بێنێ مووسڵیش بگرێت عێراق بشڵەژێنێ دەستگا هەوڵگرەکان بۆ ئەمایان نەزانی کەکە ئەمە ئەم پروپاگاندەیە گوایە دەستگا هەواڵگرەکانی دنیا بەوانەی لای خۆشمانەوە ئاگیان لە هەموو دنیاە و لە هەموو شتێکە بەڕاستی ئەوەی پروپاگاندەی سایکۆلۆژی ئەوە حەقیقی نییە واتە سیحرەکان لە ڕووداوێکی وایە پوچەڵە بێتەوە فوکێتەوە چۆن باشە کاک بەختیار ئەمریکا کاکشێتەوە لە وڵاتێک بووە زوو دەوڵەت و حکوومەت و حکومڕانی و هەموو شتێک هەرەسێنێ ئەمە پلانێکی هەر خودی ئەمریکیە یاخود سروشتی کۆمەلگاکان بەم شێوەیە اتفاقا بەڕێی من اتفاقیان کردو لەگەڵ تاڵەبان لە دۆحە اتفاقیان کردووە لە قەتەر جناوەتە ئێستا کاربەدەستانی ئەفغانستان لە ویلایەتەکانە لە جێ خۆیان هێشتا ساڵانە مەسوولەکانی جن سواری تیارە بن و ئەڕۆن بە بەرچاوی تالیبانەکانەوە ئەڕۆن ئەمریکیەکان لەوێن گفتوگۆکەن لەگەڵ نوێنەری ئەمریکا و نوێنەری تالیبان لەناو ئەفغانستان گفتوگۆکەن بۆ کاری ئیدارەکانی ئێستا اتفاق کراوە لەسەر ئەمە باشە ئەمریکا ئەم تالیبانی ڕێکەوتن کراوە لەگەڵیا قبوڵێتی ئەمە هەر ئەو تالیبانی 96 نییە هی 2001 نییە کە داڵی قاعیدەیەوە یاخود چاڕوانەکرێت تالیبانێکی جیاوازتر ببینین یاخود دەربکەوێت لێ خۆیان بێ وەقت بدەین لە سیاسەتە وەقت بدەین و تاقییان تاقی بکرێنەوە بزانین چەند چ ڕادەیەک ئەمانە ئەتوانن خۆیان بگۆڕن بەڵام ئەگە بە ئەیدۆلۆجێتی تالیبان بێ بە ئەیدۆلۆجێتی تالیبان بێ ئەمانە ئەگەر واز لە ئەیدۆلۆجێتی تالیبان بێنن باوەڕەکەم بتوانن دەیمومەتی خۆیان بپارێزن من خۆم قەنەعەت وانە جەوهەری خۆیان بگۆڕن ئەسنەوە سەر پلێتەکەی خۆیان لە ڕووی تەکتیکیەوە هەوڵەدەن تۆزە خۆیان خۆشناوکەن لە ڕووی تەکتیکیەوە بەڵام لە جەوهەرە ممکننی ئایدۆلۆجی توخیان بگۆڕن باشە ئێستا کە جەنابیش داماژت پێیا لە قەتەرەوە ئەم پلان و ڕێکەوتنە جێبەجێکراوە هەڵبەت قەتەریش ڕاستە وڵاتێکی بچووکە بەس یاریزانێکی بەهێزە لە ناوچەکە ئەمریکاش دۆست و هاوپەیمانێتی واتە ئەم تالیبانە بەم هەموو ساڵی گفتوگۆکردنە ڕەنگە 2 ساڵ زیاتر بێ گفتوگۆکەن بۆ ئەم گەڕانەوەیە واتە تالیبان لەم 2 ساڵەیە قەنەعەتێکی تەواوەتی بە ئەمریکا نەکردووە کە جیاوازە خۆی بزانە جارەبا لەسەر قەتەر قسە بکەن عاقڵ بوون قەتەر ڕاستی عاقڵ بوون تۆ بزانە ئەمریکا کاتی خۆی رووسیا هەموو سعودیا دەوڵەتانی عەرەبی یەکێتی ئۆروپا هەر هەمویان بە ڕقێکی زۆرەوە وتیان تاڵەبان لە ناوەبین قەتەرەکان وتیان ئەمەلە لە ناو ناچن کۆلیدۆرێکیان لەگەڵ هێشتنەوە و هەمیشە دۆحەیان کرد بە شوێنێک بۆ ئەوەی شوێنی گفتوگۆ بێ شوێنی جۆرێک لە چارەسەر بدۆزنەوە ئاخری قسەی قەتەر دەرچوو بینیتان قسەی قەتەر دەرچوو ئێستا ئەمریکاش و رووسیەیش و سعودیش و هەرچی هەیە نییە پێویستی بە قەتەر و پێویستی بە فڕۆکەی قەتەرە و تاڵەبانیش لەناو ئەم وڵاتان ئێستا تەنها متمانەی بە قەتەرە کە ئەم ئیشانە لەوێ مەیسەر تەنها قەتەرەیان ئێستا لە قەتەر پایتەختی گفتوگۆکانە بۆ تالیبان ئەڵێم بۆ تالیبان هێشتا سەرکردەکانی تالیبان لە قەتەرە نەگەڕاونەتەوە مەکتەبی سیاسیان لەوێ هێشتا باشە قەتەر بە تەنها ئەم ڕۆڵابین یاخود تورکیا و پاکستانیش دەستیان هەیە یەکەم جار قەتەر بوو بەڵام دوایی تورکێش کەوتە ناو مەوزوعەکەەوە کەمتر تورکیا پاکستان بێگومان حدودی خۆیەتی هەمیشە پاکستان لە ترسی گواستنەوەی ئاگری شەڕەکە بێ بۆ وڵاتەکەی لە ترسی بزوتنوویەکی فێمینیستی فندەمنتالیستی بەهێز بێ لەوێ کە هەیە یا تیرۆریستی بەهێز بێ لەوێ هەموو منتەقەی وەزیرستانەوەوانە هەمووی تاڵەبان و قاعیدەیە کاکە یەک ناوچەی فراوان بە 100,000 کەسیان هەیە لەوێ ئەوانە بە 100,000 کەس خۆ بنلادن کە ڕایکردن خۆ لە پاکستان خۆی شاردەوە لە پاکستان کەشف کرا و کوژرا لەبەرەوە پاکستان زۆر تەبیعیە مەراعاتی وەزدۆخەکە بکا و هەوڵ بدا ئاگرە سوورە لە خۆی دوور بێ
جۆرێکی لە هاوکاریان بکە هەر بۆ ئەوەی کە دوور بێ لە هینەکە گینە پاکستان بەراوردکەی بە ئەفغانستان لە ڕووی سیستەمی دیموکراسی و هەڵبژاردن و دەسا و کەس دەستکردنی دەسەڵات زۆر لە پێش ئەفغانستان و وڵاتانی ترەوەیە تەنها هندستان لە پاکستان باشترە لەو دەبەرە زۆر و زەبەندە ئەمە پاکستانە ئەمە ئەفغانستانە ئەمە بەنگەلادیشە ئەویش هندستانە. بەڵێ کاک بەختیار ئەم پاکستانە چی ڕۆڵێکی هەبوو لە داڵدەدان و لە بژانەوەی تالیبانە؟ ئایا ئەمان هۆکاری سەرەکیم بۆەوەی تالیبان بەم بەهێزیە بگەڕێتەوە؟ باز لە 75,000 چەکداری تالیبانەکرێت هەمویان لە پاکستان بوون یاخود لە ناو شار و شارچەکان. خۆم قەنەعەتم وانە یەک دەوڵەتی هاوسنووری ئەفغانستان هەبێ کە زانی بێتی ئەم دەوڵەتەی ئەفغانیە بەرگەی تاڵەبان ناگرێ، قەنەعەتم وانە یەک دەوڵەت هەبێ هاوسنووریان بێ بە شێوەیەک لە شێوەکان دڵداری لەگەڵ تاڵەبان نەکرد بێت. واتە بەردەوام هەبووە؟ بەردەوام هەبووە بەڵێ. باشە ئەم 300 بۆ 350,000 ئەندامی هێزە چەکدارانە بۆ بەرگیان نەگرتووە؟ پێمان وتی باشە 200,000 گەندەڵیە. گەندەڵیە 200,000 گەندەڵیە 150,000ەکەش کشانەوەی هاوپەیمانی زۆر تەسیری هەبوو لەسەر معناویاتیان و بەڕاستی قیادەی ئەفغانستان لە سەرۆکەکەیانەوە بۆ وەزیرەکانیان بۆ پەرلەمانتارەکان ئیسباتیان کرد پیاوی قارەمان و تێکۆشەر نەبوون ئەمانە پیاوی بەڕێوەبردنی دەوڵەت بوون لە پشتی مێز کاتێک ئاگر بەرەبێتە وڵاتەکەیان لە دوورە وڵاتیش بێ مێزەکە بەجێڵن و کورسێکە بەجێڵن ڕاکەن ئەوەی کە ڕناکە لە وڵاتی خۆی خەڵکی شۆڕژگەر و خەڵکی بیرروباوەڕە لێ قومێ لەی ناقومێ ئەچێتە شار دێتە شار مقاومەتەکە ئەمانە ئەمە تەکنۆقرات و بیرروکرات و هەمووی لە دەروی وڵاتات و ئەفەندەکانن. جەنەبی مامدلال جارێکیان هەندێک لەمانەی ناونا لە عێراق ناوینا وتی تێکۆشەری فەنادق هەیە و تێکۆشەری خەنادقیش هەیە. فەنادق بوو ئەوانەی فەنادق بوون کاکە. باشە ئەو ئەزمونە هەڕەشە نییە بۆ هاوشێوەکانی وەکو حکوومەتی ئەفغانی؟ یعنی مەبەستە چییە؟ مەبەستم ئەوەیە لەو وڵاتانی وابەستەی ئەمریکان. بڵێ عێراق با بە نمونە بێنینەوانێ ئەو مەترسیە دووبارە نابێتەوە لەسەر علاقەی بۆ قسەی خۆمەوەیە هەر دەوڵەتێک لە دنیا اعتیمادی ڕەهای لەسەر دەوڵەتی خارجی بێ دۆخێک دێتە پێشەوە بووی ئەوە هەرسی پێهێنێ بە پێچوانەشەوە هەر دەوڵەتێک اعتیمادی لەسەر ژێرخانی ئابووری خۆی فەلسفەی حکومڕانی خۆی پرۆسەی سیاسی دیموکراسی مەدەنی خۆی و متمانەی خەڵکەکەی هێزێکی تۆکمەی نیشتمان پەروەری هەبێ کە باوەڕی بە بەرگریکردن نیشتیمانەکە هەبێ هەر دەوڵەتێکەوەی هەبێ لە لێ قەومانی شاتوانێ بەقاومەت بکە هەموو ئەو دەوڵەتانی احتیمادیان لەسەر فاکتەری دەرەکیە هێزی دەرەکیە یارمەتی دەرەکیە پێیان وایە بەما ئەتوانن خۆیان بگرن من پێم وابێ ئەو فاکتەرە لابە ئەوانە ئەتەپن. باشە عێراقیش لە 2023 بەهۆی فاکتەری دەرەکیەوە سەدام حوسێنی تیاڕوخا ڕاستە کورد شیعە و ڕەنگە بەشێکی کەمی سونەکانیش کارێکیان کردوێ ڕوبەڕووبوونەوەی سەدام حوسێن بەڵام فاکتەرە سەرەکیەکە دەرەکی بوو کە ئەو ڕژێمەی ڕووخان ئەی ئەم حیزبە حکومڕانانەی عێراق ئەتوان ڕوبەڕووی ئەمریکا ببنەوە ناچارین کاری لەگەڵا بکەن؟ من خۆم بۆ چینی خۆم ئەڵێم میوەدارم عێراقیەکان قوبولیانەیە قوبول نییە لە جەنابی کازمی و یارکیتر من هیوادارم ئەم جێیشی عێراقی و سەرۆکوەزیرانی عێراق قەت بڕیاری شەڕ نەدەن لە ناوخۆ شەڕی ناوخۆ نەدەن قەت چکە بەڕاستی ئەگە بڕیاری شەڕی ناوخۆ بدەن جێیشی عێراقی هێشتا عەقایدی نییە دژەکانیان عەقایدین تا ئێستا و تا ئێستا دەوڵەت لە عێراقا داو دەستگا لە عێراقا زاڵ نییە بەسەر کێشەکان زاڵە بەسەر دەوڵەتی عێراقا لەوەرەوە لە قۆناغێکی ئاوایە کە هێشتا من ناوێنێم قۆناغی گوزەر 10 ساڵی تر 5 ساڵی تر خایەنێ هەتا ئەوەی دۆخی منتەقەکە سەقامگیرەکە ئەبێ هەتا ئەوەی ئێران لەگەڵ ئەمریکا لەگەڵ یەکێتی ئەوروپا لەسەر مەسەلەی ئەتۆمی کۆنگرەی ڤیەنا ساغە بێتەوە من ئومێدوارم لە عێراقا لەسەر هیچ کێشە نەتەقێتەوە لەسەر هیچ کێشەی ناوخۆ شەڕی چەکداری نەتەقێتەوە چونکە دڵنیام شەڕی چەکداری بتەقێتەوە بەشێکی زۆری ئەم سوپایی کە پێڵەن سوپای عێراق ڕەنگە بەرگە نەگرێت. باشە لە بەرامبەر چێ بەرگە ناگرێت کاگوختیار؟ معلومەوە حەشدی شعبی هەیە هێزی تر هەیە خۆپشاندانی گەورە هەیە معلومە ئەمە. باشە عێراق بۆ پێی ساحل هەر ڕێگەی دیالۆگ و چارەسەر لەگەڵ حەشدی شعبی بگیرێتە بەر. باشە عێراق
هەنێک جار و بە تایبەتی لەم ڕۆژانی کە کابول کەوتووە بەراوردیەکرێت لە نێوان دۆخی ئەفغانستان و مەترسی دووبارە بوونەوەی بە تایبەتی لە کۆتایی 2020 کە هێزە شەڕکەرەکانی ئەمریکا عێراق بەجێ هێڵن. زۆر کەس باز لەواکە ڕەنگە هەمان سیناریۆ دروست ببێتەوە دووبارە ببێتەوە لۆژیکیە ئەم پێشبینی و ئەم ترسەش؟ نا لەبەرەوە دوشتی جیاوازە لە عێراقا ئەو هێزەی کە بەهێزە و مەترسی لەسەر دەسەڵاتی مرکزی عێراقەیە شیعەیە ئێستا کە هێزی چەکداری هەیە منەظەمە عەقیدەی هەیە ناوچەی کۆنتڕۆڵکراوێکی ئەجگار زۆری هەیە. نوێنەرە سیاسیەکانی ئەم هێزە جونگە سەرەکیەکانی دەوڵەتی عێراقیان بەدەستەوەیە. ڕاستە کازیمی لەسەری هەرەمەکەیە وەکو ڕئیس وزەرا، بەڵام ئەماندایاننا لە ناو پەرلەمان خۆ ئەماندایاننا. بۆیە ئەم سیناریۆیە کوتوم بد لە عێراق دووبارە نابێتەوە مەگەر لە حاڵەتێکە هێزەکانی سیاسی و هێزە چەکدارەکانی حەشدی شعبی لە عێراقا مەترسی ئەویانە بێ هەر لایەک بیوێ ئەمانە لە ساحەی سیاسی دەرپەڕێنێ. ئەگەر نەخشە هەبێ بەرامبەریان لەلایەن هەر لایەکەوە بەبێەوەی ناوی کەس بێنم بۆ دەرپەڕاندنی ئەم هێزە سیاسی و هێزە چەکداری شیعە بێگومان ئەو کاتە دۆخەکە زۆر بەرەو ترسناکی ئەڕۆ. جا هیچ هێزێکەیە ڕوبەڕوویەم هێزە شیعانە ببێتەوە؟ کێشەکان جاری وایە گەیشتوتە لێواری بۆ نەگەیشتو نەمان بینی پار استعرازی عسکەری کرا و هێز هاتە سەرجادە و کێشەتەوە دروست بوو مەترسی هەبوو ئەوانە هەبوو بۆ نەبوو. باش کار وختیا بە زۆر لە تالیبان و ئەفغانستانیش دوور نەکەوینەوە. ئەوە پاکستانە لەسەر سنوورەتیەوە، ئێرانە لەسەر سنوورەتی، چین بە جۆرێک لە جۆرەکان لە سنووریەوە زۆر نزیکە و کۆمارەکانی پێشووی یەکێتی سۆڤێت و ئێستای ڕووسیاش ئەوانیش هەر نزیکن لێوەی. ئەم وڵاتانی ناوم هێنان تا چەند کاریگەریان لەسەر ئەو ڕووداوانی ئەفغانستان هەیە بۆ لاوازکردنی ئەمریکا. کێشەی گەورەی ئەمریکا ئەمەیە، دەم خۆش بۆ پرسیارەکەت. کێشەی گەورەی ئەمریکا ئەمەیە، ئەمریکا جارێ لە گفتوگۆی ئەتۆمی ڤیەنا نەگەیشتە نەتیجە و دڵنیانە. ئەمریکا گەورەترین مەترسی لەسەری پیا بۆ چینە، لە دوای چین رووسایە، کەوابێ چین رووسیا لێرەش ئێران ئەمانە هەر یەکە بە جۆرێک لە جۆرەکان مەترسین لەسەر ستراتیجی ئەمریکا لەکوێ لە تەواوی بازاڕەکانی دنیا. رووسیا لە ئۆروپا منافسی ئەمریکا ئابێ و هەندێک لەم لاولەولاش چین لە جنوبی شەرقی ئاسیا و لە ئۆقیانوسەکان و لە بەحری جنوبی چینی کە ئێستا ئوستوڵەکانی پاپۆڕەکانی نازامچیەکانی چین ئەمریکای تەنگەتاو کردووە. ئەنجا چین بە هێزی نەرم شتێکەیە لە دنیا پێڵن تیۆری هێزی نەرم، نەزەریەی هێزی نەرم، بە هێزی نەرم اقتصادی نەرمیەت، بەرهەمێنانی نەرمیەت، کاڵای نەرمیەت، بازاڕەکانی دنیای وردە و دەتەنیوەتەوە. مەسەلەن لە چینە ئەوها هەروار بۆ گاڵتە 300 ملیۆن کەس بووکەشوشە دروستەکە. هەموو ڕۆژە بووکەشوشەیەک دروستکە هەموو ڕۆژە یەک بووکەشوشە دروستکە نەمە 300 ملیۆن لە مانگێکە ملیارەش بووکەشوشە دروستەکردن لە چین 1 سنت لە سەریانەکەوێت لە وڵاتێک لە وڵاتەکانی فرۆشن بە $9 بزانە چی قازانجەکە هەر لە بووکەشوشە دروستکردن. اینجا ئەمە مەتاعمی چینی، کولتوری چینی، هونەری چینی، جلوبەرگی چینی، ئاوریشمی چینی، ئەم هیزە نەرمانن کاکە بازاڕەکانی دنیای تەنیوەتەوە. ئێستا تەواوی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا دەرسی دووهەمی زمان لەلایەنە ئەو لەوێ دەدرێت بە زمانی چینی، فەرەنسی و ئەڵمانی و رووسی نییە، چینیە. بۆ ئەڵێن تەواو بازاڕی دنیاوی بە چینیە، بێ مناڵەکانمان فێری چینی بن و خۆیان بگونجێنن لەگەڵ ئەم هێزە نەرمەی کە بڕێوەیە جگەل لە حساباتی استراتیژی گەورە لە ئارایە. رووسیا کەم نییە بە رووسیا چەند ساڵە 20 ساڵە گەمارە درراوە لەلایەن ئەمریکا و هەندێک وڵاتی ئۆروپا و رووسیا هەر یەکێکە لە زلی هێزەکانە کەس ناوێت لەسەر بەسە لە چارە نووسەکانە پێ زیاتر زۆرتر خواردابنێ بەرامبەر بین. لەم لاشەوە ئێران ئەگەر چارەسەری کێشەی ئێران نەکەن، من جارێکیان لە گفتوگویەک ئاوتم ئێران بووە بە مەحوەری ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. خەڵک تەفاهمی ئەم قسەیە ناکە چونکە ئەمریکا ئاڵێ میحوەری شەڕە. ئەو سەردەمی بوشی باو بوو. من جارێک لێرە لەم هۆڵە لە چاوپێکوتنەکە وتم ئەگەر ترامپ دەرچێ ئێران داوای گفتوگۆ لە ئەمریکاکە، بایدن دەرچێ بایدن داوای گفتوگۆ لە ئەمریکاکە وا دەرچوو. ئێستا ئێران کاکە عەرەب و ئیسرائیل ڕێک کەوتون برایەن خوێدەری بەڕێز
تێبگەین سیاسیەکانی کوردستان ئەمە زۆر گرنگە تێی بگەین عەرەب لەگەڵ ئیسرائیل بە عەمەلی ڕێککەوتووە ماوەتەوە بە سعودیە بە مەبدەئی ڕێککەوتووە ماوەتۆ تەخریجەکەی سیناریۆکەی جارێت سیناریۆ ڕسمیەکەی ماوە باشە ئیسرائیل ئێستا لەگەڵ کێ ڕوبەڕووە لەگەڵ ئێران ئەمریکا کوێی ئەوێ ئەمریکا خۆ دەوڵەتانی خەلیجی دۆستین چی پێویست بە دەستکاری ناکە هەموو دەوڵەتانی خەلیج دۆستین ئێران و عێراق و سووریا بەیەکەوە بەسراوە لە معادلەیە باقیەکەی حزب الله لە جنوبی لوبنان حوسیەکان لە یەمەن ئەمانە بابزن واجهەی ئەم سێ کوچکە سەرێکیەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن کە ئەکا ئێران عێراق سووریا ئەگەر ئەمریکا لەگەڵ ئێران ڕێک نەکەوێ لەو لاشەوە رووسیا سین دەدی گەورەیە ڕقیبی گەورەیە ئەنجا ئەوە ئەفغانستان وای لێ هات ئەفغانستان ئەگەر لەگەڵ ئێران دۆست نەبێ ئەگەر ئەفغانستان لە چوارچێوەی سیاسەتێکی کە بۆ منتەقەکە ڕسمەکرێ ئەفغانستان مەسلحەتەکانی دابین ناکرێ ئەفغانستان ئەکەوێتە ئەو مەحوەرە کە ئەنتی ئەمریکایە کاک بەختیار لە تاران بوون لە پەکین بوون لە مۆسکۆ بوون نوێنەرانی تاڵیبان ئێستا نەکەوتون بە فعلی نا هێشتا ناکۆکیە ستراتیژیەکان بۆ سەقامگیری لەوێش و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ماوە هێشتا ماوە ئەمانە بەندی گفتوگۆن من خۆم مەترسی گەورەم هەیە ئەبە ئەم قسەیەش بکەم ومەدارم لێم قبول کرێ 28 ئەم قسەیەم کرد لێرە لەم هەڵی ئازاد هەورامی ئەو قسەیەم کرد جارێکیان لەسەر تەلەڤیزیۆن کردم من پێم وایە بەهۆی قەیرانی ئابووری کە دنیای گرتوێتەوە بەهۆی مەترسیەکانی تیرۆر و ئاسایشی جیهانی کەوتۆتە مەترسیەوە و بەهۆی زیانە ئابووری و تەندروستیەکانی کۆرۆناوە لە دنیاە دەوڵەتانی گەورە دەوڵەتە زلیهێزەکان کە زۆر ئیمکانیەتانە بوو ئیمکانەتی 20 ساڵ و 15 ساڵ و 10 ساڵ و تەنانەت 5 ساڵ لەمەوە بریشان نەباوە ئەم وڵاتانە بە دوای مەخرەجێکە گەڕێن بە دوای دەربازبوونیەکە گەڕێن ئەمانە ئەزانن وتیان ئێران سووریا عێراق مەحوەری شەڕە سەری نەگرن وتیان ستراتیجی بە دیموکراسیمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورەی هەیە کە لە پاکستانەوە هەتا جەزائیر ئەگرێتەوە سەری نەگرت وتیان دیموکراسیمان بۆ ڕۆژهەڵاتی نزیکەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سەری نەگرت وتیان ئەم بەهاری عەرەبێ بەڵکو گۆڕانکەرێک بەدی بێنێت لە مەسلحەتی دیموکراسی ئەمش بوو بە پاییزی عەرەبی باشە باشە ئێستا دەوڵەتە گەورەکان خۆ دادانیشن دۆشدا بمێنن بەرامبەر بە ئێمەمانان و بزانن مەسلحەتیان پاپۆڕی بێ کەشتیوان بەرەو کوێ ئەوە نەخێر ئێستا ڕوو لە ئیتیفاقی تازە ئەکەن یعنی دوای ئەمەی ئەفغانستان دوای ئەم دۆخی کە دێتە پێشەوە دوای ئەو گفتوگۆیی ڤێننا ئیتیفاقێکی تازە بڕێوەیە ئەم ئیتیفاقی تازەیە من هەموو ئەو تەحلیلەم بۆ ئەوەیە بڵێم ئەو ئیتیفاقی بەڕێوەیە لە ناوڕێکیە لە ستراتیجا لە بەرژەوەندی دەوڵەتە گەورەکان و دەوڵەتە ئەقلیمەکانە لە بەرژەوەندی نەتەوەی کورد و گەلانی وەکوی ئەمە نابێت من بۆیە ئەڵێم تکایە لە ئێستا و فریاکەبین تکایە ناوماڵی کورد ڕێکخێن بۆ وازحی ناڵی کاک بەختیار ئەکشێنەوە لای خۆشمان ئەمریکا لە عێراق باڵێ لە کوردستانی لە کوردستان جارێ ناکشێنەوە بەڵام ئەگە ئەو اتفاقی نێو دەوڵەتی و ئەقلیمیانە ببێ و دەوڵەتە ئەقلیمەکان فشار بخەرە سەر ئەمریکا مثلا تورکیا ئێران سووریا لە زمنیا عێراق پشتەنەوە اتفاقە فشار بخەنە سەر ئەمریکا بڵێن بابە ئێمە ڕێککەوتنێکی پاکێجیت لەگەڵاکەین کومپلیتت لەگەڵاکەین کۆی کێشەکان ئەبێ لەگەڵ ئێمەش هەڵکەی چۆن تو ئەتەوێ کۆی کێشەکانت لە کۆڵ بێتەوە غەرب کۆی کێشەکانیش لە کۆڵ ئێمە بکەرەوە شەرق باشە لەو کاتەگە ئەو دەوڵەتانە بۆ ئەو ئیتیفاقیە فشار بخەنە سەر ئەمریکا بەڵێ لا کوردستان شەکشێنەوە تۆ باسی 5 ساڵە کرد تیبەرگی 5 ساڵی داهاتوو ناگرێوانە ئەم وڵاتە زلهێزانە واتە پێشبینیەکەت بۆ 5 ساڵە لە ئێستاوە بۆ 5 ساڵ ڕەنگە ساڵێکی تر ئیتیفاقی بێتە پێشەوە من لە ئێستا وەڵێم چی بکە کورد چی بکە کاک بەختیار کورد ئەبێت ناوماڵی خۆی ڕێکخا ئەمە یەک ئەتوانی ناوماڵی خۆی ناتوانانی چییە کاکە یعنی بۆ ئەبێت دەوڵەتێکی گەورە بێت ئێمە ڕێکخا بۆ کە بەدەر ئەکرین یەین دوایە پاڕێن و لە یەکتر وەرە با یەک بگرین بۆ ئێمە لە پێش ئەنفال هەوڵێکی زۆرە بوو شەڕی ناوخۆ کۆتایی پێبێنین نەمان کرد بەڵام کە ئەنفال بوو ئێران پێیکردین جەبەی کوردستانی پێ دروستکردین باشە
کۆماری ئیسلامی پێی دروست کردین جەنابی مام جەلال و جەنابی ئیدریس بەرزانی مەرحوم هەردووکیان لە تاران جەبهەی کوردستانیان تەوقیع کردووە ئەی بۆ بەخوا شتێکین بۆ ئەمانە نەکەین بە دەرس خۆمان سەری خۆمان بخورێنین باش ئێستا چیتی هەیە کورد کۆنگرەیەک ببەستێ ئۆپۆزیسیۆنیش کۆکاتەوە پسوەر کۆکاتەوە دۆست کۆکاتەوە وڵە کاکە وەرن ئەم کێشانە من چۆن سازکەین و بۆ ئەگەرەکانی ئایندە چۆن خۆمان ئامادەکەین یعنی ئەمە چ تەنازولیکی باش ڕێگریەکان چین ڕێگرەکان تعاسوبی حزبیە هەندێک حاڵەتی دەرونیە هەندێک حاڵەت و دەرونیە فشاری ئەقلیمیە ئەمە هیچی تر نییە چێ ڕێگرەکان من مانگو نیوێک نابە لەمەوبەر بە ئەمە بۆ یەکە منجارە بۆ ئەوەی بڵێم درۆ دەڵەشەشی زۆر بەدەمەوە کراوە مانگو نیوێک لەمە بەر جەنابی کاک بەسعود دەمیری یەکێک لە ئیشەکانەمەوە بوو قسەی لەگەڵا بکەم گفتوگۆ بکەین لەسەر ئەو کۆنگرەیە ڕازی بوو ئەم کۆنگرەیە وتی لەگەڵ حزبەکەی خۆم قسە ئەەکەم تۆش هەوڵی خۆت بدە من لەگەڵ جەنابی سەلاحەدین بەهادین جەنابی عەلی باپیر جەنابی دکتۆر کاوە جەنابی بەڵێنی زەحمەتکێشان قسەم کردووە لەگەڵ جەنابی کاکۆسەد و ئەنجومەنی باڵاش قسەم کردووە کە ئەم کۆنگرەیە زەرورە ئەوە پارچیز ڕازیە ئەوە زروفەکەیە لەم لالەولا زەنگمان بۆ لێدرێ نوێنەری نەتەوەی گرتوەکان 3 مانگ لەمەوبەر لە هەولێر لە کۆنگرەی نەبەچای دنیا و نەبەچاوی دنیاوەتی بابەوە مەزانە دەسەڵاتی ئۆتۆمی هەتایە بۆتانە لەسەر چی وەستاگرن ئەمانەوە لە شاخ ڕەکەوین جارێکی تر کاک بەختیار مەترسیەکە گەورەیە بەڵێ بەس هاتنە پێشەوەکە چۆن بوو بە دەنگەوە هاتنەکە لە گفتوگۆکە هەمویان پۆزەتیڤ بوون بەڵام بەداخەوە تا ئێستا هەنگاوی عملی من نەناوە ئێوەش مهمە جا ئەمە دەبێ ئەمە قسەی من ئەیکەم هەمووشی جارێکی تری گویان لە قسەکانمە بێ هیوادارم سەرەڕای ئەوەی ئەم لایەنانە کێشیان هەیە بێشیان هەیە لە ناو خۆیانە لەگەڵ خۆیانە مبالغەوە لابن لە قسە مبالغە لابن لە قسە بینە سەر شادەماری هەستیاری ئێستا ئەویش ئەوەیە کوردیش لەم دۆخە بەدواوە با فاڵ نەگرین بۆ ساڵەکەی لەم دۆخە بەدواوە کوردیش لە ناو حساباتی سیاسەتی دەولی و سیاسەتی ئیقلیمیە بێ ئاگامە لە خۆمان نەبێ ئەمانکەن بە پێخۆل باشە ئێمە لەگە وڵاتانی دەوروبەر بچینەچی ئاستێکەوە لە گفتوگۆ لە پەیوەندی دیبلۆماسی ئاستێکمان هەیە یعنی لەو ئاستە زیاتر چییە سەرۆکەکانی دنیا سەرۆکەکانی ئێمە ئەبینن حکوومەتی ئێمە ئەبینن 34-35 قونسڵگەری لە هەولێرە هەیە گەورەترین قونسڵگەری ئەمریکا لە کوردستان لە هەولێرە فڕۆکەخانەکانمان ئیشەکەن لەگەڵ دەوڵەتانی ئیقلیمی باشن ئەمە ئێستا ئستەغلالیکەین باشە ئێستا ئستەغلالیکەین کاکە خۆ لەمە زیاتر لە کابول هەبوو کاول بوو کابول و کاول باشە کاول بوو خۆ ئێمە گرنگینی ئەفغانستان ئەخبا بپرسین کاکە ئێمە گرنگینی ئەفغانستان ئەفغانەکان لە ڕووی ژیۆپۆلیتیکەوە یعنی لە ڕووی جغرافی سیاسیەوە بۆ غەرب و شەرق بۆ چین بۆ رووسیا بۆ ئەمریکا باشە ئیتر وڵاتی لەمە زلتر نییە ناوەندی بەیەگەیشتن ناوەندی بەیەگەیشتن و چڕبوونی ناکۆچەکانیانە لەوێ کاکە ئەنجا لەگەڵ و شەوایان بەسەرهێنا باشە ئەمریکا و پێگە گرنگەی لە دەست دەرچووتەوە من ناتوانم بڵم لە دەست چووکە پێشتر وتم ئەتیفاقە و ئەتیفاقی تریش بەڕێوەیە بێ بۆ چۆنەتی دۆخەکە هەموو لە هەموو ناوچەکە لە دوایم قۆناغە لە دوایم قۆناغەش گفتوگوی تر دێتە پێشەوە ئیتیفاقی تریش بە دوور نازانم بێتە پێشەوە بۆ جۆرێک لە هاوسەنگی چکە لە زەرەری رووسیایشە لەسەر سنوورەکەیەتی چین کەمتر ئەترسێ لەم شتانە چکە خۆی تیوە نەگلانەوە لەم کێشانە بەڵام رووسیا چواردەوری رووسیا ئاسیای ناوەڕاستە 5-6 دەوڵەتی موسڵمانی تایە حرەکەی سەلەفی لەو دەوڵەتانە بەقووەتە لەبەرەوە رووسیا بە دوای حەلا ئاگەڕێ بە دوای قوڵکردنی کێشەکانە ناگەڕێ حەلی رووسیا حەلی دوای ئەمەی کاولکردنی کابول بۆ ئەمریکا ڕەنگە یەکانگیری بێ و جۆرێک لە چارەسەر بدۆزنەوە باشە کاک وەختیار گەڕانەوەی بزوتنەوەی توندڕەی وەکو تاڵیبان ئێمە لە وێنە کۆنەکەەوە سەیرەکەین چونکە نازانین ئەم کۆپی 2021 چۆنە ئەمە تەغزیەی بزوتنەوە توندڕەوەکانی تری جیهانەکات خۆی ئایدۆلۆجێتیان وایە ڕاستی دەوێت ئایدۆلۆجێتیان وایە بەڵام ئەگەر ڕاچەڵەکی بن گورجی 11 سپتەمبەر ئەوانی گەیشت بدە قەنەعەتێک ئەگەر بەردەوام بن وەکو ڕابردوو دووپات بکەنەوە بێگومان بە دووری نازانم جارێکی تر بێنەوە سەریان ئەو کاتە رووسیەش لە ناو تەحالفەکەوە بێتە سەریان ئەو جۆرە منتالیتێتە ئەو جۆرە ئایدۆلۆجێتە
و ئەو جۆرە سیاسەتەی هەناردەکردنی ئەم جۆرە ڕەوتە تونڕەویە بە هیچ شێوەیەک مەقبول نییە لە دنیا مەقبول نییە حتا ئێرانش قبولی ناکە واتە بزوتنەوەیەکی ئاوا نەرمکراوی ئیسلامی قبوڵە لای ئەمریکا لای رووسیا نەرمەڕەو بەڵێ نەرمەڕەو ئێستا وترێت تاڵیبان بارگایی بووە بە ئیخوان هەرچەند بە زەحمەتی ێزانم ئەو نەرمەڕەوە بن بەسەیسا هیچ گومان هەیە کە عەربستانی سعودی ئیسلامیە لەوە گۆ هیچ گومانێک نییە بەڵام تە خۆشی گونجاندۆ لەگەڵ دەوڵەت هەموو دەوڵەتەکانی دنیا لەو گومان هەیە لە ئیسلام ئەو ئینتیقالە قورس نییە ئەو ئینتیقالی تاڵیبان قورس نییە لەو بزوتنەوەی بۆ سیستمێکی وەکو پاشایەتێکی ئەگەر بیانەوێ لە زەرفی 1 ساڵەتوانە نسباتی کەن ئەم تاڵیبانی پێشوونی ئەگەر بیانەوێ ئەگەر نەشیانەوێ وەڵام مانگی یەکەم کە بە تەواوەتی کۆنتترۆلیان کرد و ئەمریکا هاوپەیمانەکان کشانەوە لە دوای مانگێک عادەت حەلیمە إلى عادەت القدیمە دەست پێەکەنەوە هەمان تا زۆمان حەمام باش کاک وەختیار لە هەرێمی کوردستانەوە هێز هەیە هێزی سیاسی ئیسلامی پیرۆزبایان لە تاڵیبان کرد ئەم پیرۆزبایە چۆنە خوێنیتەوە چێ پیرۆزبایەکەی کرد کارکتەری حیزبە سیاسیەکان ئەوەی من بزانم یەکێک لە کوڕەکانی مەرحوم مەلا عەلی ئەو پیرۆزباییەی کردووە جەنابی سلاح الدین بەهادین ئەڵێ ئەم حرەکەی تاڵیبان عاقبەتی خێر بێ واتە گومانی هەیە لێ واتە گومانی هەیە شتی ترم نەبیستوە تا بتوانم قسەی لەسەر بکەم بەڵام ئەگەر هێز ئیسلامیەکانی لای خۆمان جارێ وەکو عەتفی ئیسلامی حەق ینی سۆزیان هەبێ لەگەڵ ئەوان وەکو هێزێکی ئیسلامی چکۆ لە شەرعا و لە ئیجتیهادا هیچ هێزێکی ئیسلامی ناتوانێت هێزێکی ئیسلامی تەکفیرکە ناتوانێت ئەو حەقیانە لەوەیان پابەندیەوە بن بەڵام لە ڕووی سیاسیەوە ئەگەر وا بزانن یعنی ئەو جۆرە حرەکەتە هەتا ڕەهەندەکانی هەتا ئایندەکانی باشتر دەرەکەوێت چیەکەن لێ ئێستاوە پێیان وابێ ئەوە ئەبێ بە پاڵپشت بۆ ئەمانیش یا هەندێک لە تونڕەوەکانی لای خۆمان کە ئەمایان لە هەڵەبجە و دەوروبەری خۆی کاتی خۆی تاقی کردەوە ئەگەر بیانەوێت بەمە خۆیان نێرکەنەوە بێنەوە مەیدان سەرێشە بە حکوومەت هێرێمی کوردستان بکەن من پێم وابێ ئەوە خەیاڵە ئەو خەیاڵە بە تایبەتی لە ناوچەی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی فێر نەبووە تەحملی ئەم جۆرە خەیاڵە بکە هەر یەکەمین هێز بە عەبقەریەتی مام جەلال دەرکی بەم خەتەرە کرد ساڵی 1993 یەکێتی بوو خۆ کاتە پارتی وەکو یەکێتی هەڵوێستێکی شۆڕگێڕانەی نەبوو بەرامبەر بەم جۆرە حرەکاتانە یەکێتی دەرکی پێ کرد جا بالمەناسەبەتە حەزەکەم شتێکت پێ بڵێم ئەمەش بۆ یەکەم جارێک لێم جارێکیان من جەنابی سەرۆکی فەڵەستینم بینی 8 مانگ پێش ئەوەی لە غەزە حەماس لە فەتح بدا کوڕێکم لەگەڵ بوو دۆستی منە و دۆستی مام جەلال و هەموو کوردیشە ناوی حەمادی فەرانەیە لە عەمان سەرۆکی فەڵەستینم بینی پێم وتم جەنابی سەرۆک وریابن حەماس لێتانەدا و تەفر و تووناتانەکە وتی مەلا بەختیار ئەمە معلوماتە یا تەحلیلە وتم تەحلیلە و پێشبینی خۆمە وتی چۆن نەزانی خۆمان ئەم مەترسیەمانە بوو مەترسی هێزی چەکداری هێزە ئیسلامیەکانمان هێشتا ئەوان لە ڕووی سیاسی و حڕن ئەگەر ئێوە پێتان وابێ توانن تەوازنی قوا لەگەڵ هێزی ئیسلامی بپارێزن معادلاتی ئیقلیمی وای لێ هاتووە ئەوانە ئەبێ غەزە لە ئێوە وەربگرن لێتان وەرەگرن وەک ئەتان کوژن ئیبادەتانەکان بە قسەی نەکردم تەمان باوەڕشی نەکرد بابێ دوایی کە لێیاندرا هەر حەمادی فەرانە خۆی بە ناوی سەرۆکی فەڵەستین و تەلەفۆنی بۆ کردن وتی سڵاوی پێ بگەنە بڵە قسەکەی ڕاست دەچوو مەلا بەختیار ئەگەر لەم کاتانە بتوانین یارمەتی مامەر مەمنونیانە بین عەرزی جەنابی مام جەلالم کرد وتم سەرۆکی فەڵەستینی وای وتی با بە ڕەسمی داوا لە عێراق بکە بەسەرچاو لە ڕێی عێراق وتی با بە ڕەسمی داوا بکە بەسەرچاو باش کاک بەختیار ئەو هێزانە ئێستا لە ئەفریقاش چالاکن لە هەنێ وڵاتی ئەوروپیش هەر چالاکنم هێزە توندڕەوانە ئەمە هەمویان ئەتوانن لە یەک چوارچێوەیە بیر لەوە بکەنەوە ئەزمموی تاڵیبان دووبارە بکەنەوانێ مەبەستم لەوەیە واتە لەگەڵ ئەمریکا ڕێک بکەون ئەتوانن لە مەبدەیانە شتێکی وا شوێن بکەنەوە خۆیان هەندێکیان هەر هاو تالیبانن تالیبی هاو تالیبانن خۆیان شەسازی جەوەرەوان خۆیانەوانە بەڵام ئایا توانن حرەکەتێکی ناوکۆیی دروستکەن خلافەتێک ئەلان بکەن ئەماریش ئەمە بکەن من پێما بێ
دۆخی خلافەتی ئیسلامی و بەغدادی لە عێراقا شکستی خوارد بێگومان ئەوانە حسابی بووەکەن ئەترسن شتێکی وا بکەن ئیلا ئەمەی لە کابول ڕوویدا لە چەند وڵاتێکی تری عەربی یا ئیسلامی ڕوو بدا خۆیان بەهێزتر ببینن ئەو کاتە تەحالوفێکی ستراتیژی بە هەمان ستراتیژی تالیبان ئەعلان بکەن. واتە ئەمە ئەزمونیەکە بێت بۆیان پێشبینی ئەەکەی ئەمە کاکڵەیەکە بۆیان بۆ ئایندا هاوکێشەکانی ئایندا ڕووداوەکانی ئایندا تهدیدیەکە ئایا چی لەمە باشتر بکەن یان نەیکەن. باشە پێشتر تالیبان لانکەیەکی زۆر باش و بۆ قاعیدە ئەو کردوانش کە ڕوویە لە سەردەمی ئەوانە ئەو ترێت زۆر جا قاعیدە دنەی داون. ئێستا پێشبینی ئەەکەی ئەنجا بێ بە لانکەی داعش ببێ بەچی بە لانکەی داعش داعش لە ئەفغانستانەوە سەر هەڵباتەوە؟ نا من قەناعەتم وایە داعش و تالیبان داعش و قاعیدە ناکۆکەن چونکە داعش لەلای ئێمە خلافەتی ڕاگەیان و بنچینەی شەرعی خلافەت ئەوەیە کە هەموو مسلمانەکانە بێ خلافەت قبولکەن و بڕیاری خەلیفە قبولکەن. نەق تالیبان نەقاعیدە ئەویان قبول نەکرد حتا جەبهەت النوسرە و ئەمانش ئەوانە قبول نەکرد. دەبێت لەو بارەیەوە ناکۆکن زۆر ناکۆکن لەو بارەیەوە. باشە ئەمانش ئەمارەتی ئیسلامی ڕاگەێنن لە ئەوە جایە خلافەت نییە خلافەت شتێکی ترە گەورەترە زۆر فراوانترە و زۆر بەدەسەڵاتتریشە لە ڕووی شەرعیەوە. بەڵێ لە ئەمارەتەکە ئەمارەت هیچ نییە دەوڵەتێکی بچووکە خود سەردەمی خلافەتی ئیسلامی 50 ئەمارەت هەبووە. باش ئەنجامێ ئەو پرسم ئەم ئەمارەتە قبوڵەکرێ بە ناوی ئەمارەتی ئیسلامی لە ئەفغانستان؟ ئەمێنێتە سەر سیاست و ئەو یاسایە و ئەو ستراتیژی ڕایەگەێنێ ئەمارەتەکە وەکو سعودی ڕای بگەێنێ قبوڵە وەکو هەندێک وڵاتانی ئیسلامی تر ڕای بگەێنێ قبوڵە. بەڵام ئەگەر بگارێتەوە بۆ ڕەگەزە ڕاستەقینەکەی خۆیان ناوەڵە هیچ قبول نییەوە زۆر زەحمەتە بێ قبول بکرێت. بەڵێ ئێمە هیچمان نەما ئەبێت چاوەڕێی ڕۆژگاری داهاتووش بکەین بزانین هەم تالیبان هەم ئەفغانستان هەم ئەمریکاش چی تریان بەدەستەوە. سپاس بۆ بەڕێز مەلاوەخیا سیاسەتمەداری کوردستان. سپاس بۆ دەرفەتە خۆشەویستان لێرەدا کۆتایی بە دیداری تایبەتی ئەم ڕۆمانە هێنین کاتیش خۆش بۆ متە.